باش کوردستان لەگەڵتان بەردەوامی نۆک و سەرەتاش ئاماژەمان پێدا باز لە ڕکلامکردن دەکەین لایەنەکانی ڕکلامکردن و جۆرەکانی ڕکلامکردن چین ڕکلامێکی تەواو چییە کە ئێمە بتوانین بۆ کاڵایەکی بکەین بە میوانداری دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستای زانکۆس بەیانی باش دکتۆر دکتۆر دەمەوێت سەرەتا بەوە دەست پێ بکەم ڕکلام چییە؟ بەنای خۆی گەورە میهرەبان سەرەتا دەستخۆشیتان لێکەم بۆم بانگەشتە و بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە گرنگە لێرەوە بەیانی باش و سەڵاو و ڕێزم هەیە بۆ سەرجەم بینەرانی کەناڵی NRT سەبارەت بە وەڵامی پرسیارەکەشت دیارە ڕکلام لە ڕیچەم کوزاراوە ڕکلام خۆی بە ئینگلیزی ئەدڤێرتایسین بە عەرەبی ئەلیعلان بە فەڕەنسی ڕکلامە ڕکلام بەواتای هاوارکردن دێت کە هەر لە سەرەتاوە مرۆڤ بۆ ساغکردنەوەی کاڵا و شمەکەکانی بۆ ناساندنی کاڵە و شمەکانی هاواری کردووە وشەی ڕکلام بەکار هاتووە ئێستا چۆتە ناو ئەدەبیاتی ڕاگەیاندنەوە ڕکلام لە ئینگلیزی ئەدڤێرتایسینە ئەدڤێرت بەواتای سەرنجڕاکێشان کە فەلسەفەی ڕکلامکردن بۆ سەرنجڕاکێشانی بەکاربەر و وەرگرە بۆ ناوەڕۆکی پەیامێک کە خودی ڕکلامەکەیە ڕکلام وەکو پێناسە زۆرە ڕکلام ئەتوانی بڵێ هونەری ناساندنی کاڵا و کەلوپەلایە هونەری ناساندنی کاندیدا هونەری ناساندنی بیرۆکەکانە ڕکلام بۆ خۆی بەشێکە لە زانستی پرۆمۆشن تەرویج بۆ برەو پێدان بۆ ڕەواز پێدان بۆ ناساندن بۆ دروستکردنی چیە بڕچێ لە نێوان کاڵا جیاوازەکان بڕاندە جیاوازەکان ڕکلام چالەکێکی کۆمیونیکیشنە پرۆسێکی کۆمیونیکیشنە کە نێرەر و پەیام و کەناڵ و وەرگر و فیدباکی تایە نێرەرەکە بریتە لە ینی دامەزراوە میدیایەکان یاخود کۆمپانیا بازرگانیەکان یاخود حیزبەکان لە کاتی بانگەشەی هەڵبژاردن خودی ئەو پەیامش کە ئەنێرێت بەپی جۆری ڕکلامەکە ینی پەیامەکەی ڕکلامەکە ئەدڤێرتایسین ئیز ئە مێسج وەکو یەکێک لەو پێناسانە ئەڵێ ڕکلام ئەلعلان وەڕیسالە ڕکلام پەیامێکە وەرگریش چین و توێژەکانی جەماوەرە جا خوێنەری ڕۆژنامە بن یاخود بیسەری ئێزگە و ڕادیۆکان بوون یاخود بینەری تەلەڤیزیۆن و کەناڵە ئاسمانەکان بن یاخود بەکار هێنەرانی تۆڕە کۆمەڵایەتەکان بن بە ئامانجی کارکردنە سەر دەرونی جەماوەر و ساختکردنەوەی کاڵا و شمەکەکان و سەرنجڕاکێشانیان بۆ ناوەڕۆکی ئەو پەیامە و دیارە ڕکلام مادام پەیامێک بێ پێویستی بۆیە کە لە ڕێگەی کەناڵێکەوە بڵاو بکرێتەوە کە ئەمڕۆ تۆڕە کۆمەڵایەتەکان و سۆشیال میدیا و ڕاگەاندن بەگشتی کارا و چالاکترین تۆڕەکانی پەیوەندیکردنی جەماوەری و ئەوەن و ڕکلام ینی ئەبێت لە بەرامبەر بڕێک پارەدا بڵاو بکرێتەوە ئەمە تقریبان پێناسی ڕکلام و خەسڵەتەکانێتی زۆر چاکە دکتۆر ئێمە بەم ڕۆژگارە لە سۆشیال میدیا و لە تەلەڤیزیۆن و لە سەرشەقامەکان تەنانەت ڕکلامە بین بۆ چەندین کاڵە بەڵام من ئەمێ بزانم یاسایەک یاخود بنەمایەکی سەرەکی هەیە بۆ ڕکلامکردنی بۆ ڕکلامکردن بۆ کاڵایەک بۆ هەر شتێک بلەوانی کە تۆ ئێستا ئاماژەت پێکەن بێگومان ڕکلام وەکو چالەکێکی بازرگانی وەکو ژانر و هونەرێکی میدیاییش بە دەرنیە لە یاسا و ئیتیک هەموو پرۆسەیەک پێویستە بە یاسا ڕێکخرێت و کۆمەڵێک پرەنسیپ و بنەمای هەبێت کە پێویستە ڕەچاو بکرێت لە بنەماکانی ڕکلام ئەنی ڕکلام ئەبێ پەیامێکی سەرنجڕاکێش بێت خەڵکێکی پرۆفیشناڵ خەڵکێکی شارەزا بە تەکنۆلۆژیایەکی پێشکەوتوو یعنی ئەمڕۆ میدیاوەها پێشکەوتوە دەنگ و ڕەنگ و وێنە و جۆڵە لە خۆی جوانتر ئەگوێزێتەوە بە سیستەمی های SD و لەوانەیە سیستەمی پێشکەوتوتریش ینی میدیاوای کردووە کە تەنیا بەس بۆنی جلەکان بۆنی لە شولارت ناگوێزێتەوە ئەجینا وێنەکان زۆر لە خۆی جوانتر بەڵام ئەبێ ئەم قەبەکردن و ئینەشوان نەبێت ئەنی جەماوەر چاواشە بکە بۆ یەکێک لە ئەبێ هاوسەنگیەک و باڵەنسێک هەبێت لە نێوان خستنە ڕووی کاڵاکان لەگەڵ فەنتازیا و لایەنی جوانکاری ڕتوشکاری بۆی زۆر جار جەماوەر و خەڵک ینی گلەی لەوە ئەکەن کە ڕکلامەکان جۆرێک لە ئیقراکردن جۆرێک لە چاواشەکاری جۆرێک لە فریودانی تایە ڕکلام سروشتەکەی وایە ئەبێ هەموو شتێکی جوان سەرنجڕاکێش ئەبێ ڕکلام جوان بێ بۆ ئەی سەرنجڕاکێش بێ و سەرنجی جەماوەر ڕابکێشێ و ئەبێت بە خەڵکێکی ینی شارەزا دیزاینەری شارەزا وێنەگری شارەزا بە کامێرەی تایبەت بە هاوێنە و ئەدەسی تایبەت بەکارهێنرێ لە وڵاتە پێشکەوتەکان فۆتۆ ئەدڤێرتایسین هەیە ینی بەشێکە لە فۆتۆ جۆرناڵ ینی کەسی شارەزا ئەو ڕکلامە
پرۆداکشنەکە و بەرهەمی ئەهێنێ و دیزاینەکە بۆ یەکەم شت پێویستە ڕکلام سەرنجڕاکێش بێت ڕکلام پێویستە کورت و پوخت بێت ڕکلام ئەبێ ئامانزدار بێت ڕکلام ئەبێت ناوەڕۆکەکەی ڕوون و ئاشکرا بێت لە کەمترین کاتە زۆرترین پەیام بگەێنێت و بگات بە کەمترین کات بگەیتە ئامانجەکانت و ئەبێت ڕکلام نەکرێت بۆ شتێک کە ئاسایشی نیشتیمانی و یاخود ئاسایشی کەسەکان بخاتە مەترسیەوە و بەرژەوەندی گشتی کۆمەلگا ئەبێ ڕەچاو بکرێت نابێت ڕکلام بۆ شتی زیان بەخشت بۆ مەسەلەی بۆ نمونە جگەرە مەی مادەی هۆشبەر چەک و تەقەمەنی مەسەلەی فکری و تیرۆ ڕوتن و تیژی ئەوانە بە هەموو جۆرەکانەوە بکرێت کە هەموو وڵاتەکان یعنی یاسای تایبەتیان هەیە بەوە و ئەبێت ڕکلامەکان یعنی شتێک نەبێت کە بڵێ پێچەوانی ئادابی گشتی بێت بەکارهێنانی ژنان لە شولاری ژنان مێینە مناڵ بانگەشە بێت بۆ شتێک کە وەکوتم ئاسایشی نیشتیمانی یاخود شیرازەی خێزان و کۆمەڵگە لێک بپسڕێنێ ئەمانە بەگشتی کۆمەڵێک پرەنسیپن ڕکلام ئیتیکی تایبەت بە خۆی هەیە نابێت یعنی جەماوەر فری و بدەیت چاواشە بکەی و ڕکلام بۆ شتی ستۆک و شتێک ئەکسپایر بێت و یاخود جۆرێک لە ساختەکاری تیا بێت و ئەبێت نزیک بێت لە زەهنی جەماوەرەوە ئەبێت سینارەیەکی جوان و داهێنەرانی بۆ بکەی ڕکلامی داهێنەر ئەو ڕکلامەیە کە تۆ هەست نەکەی ڕکلامە وەزانی کورتە فیلمێکە یا فیلم کارتۆنێکە ینی بە شێوی جیاوازەکرێەوە ئەبێ خەڵکانێکی شارەزا هونەرمەند سینەماکار ئەو کەسانی کە شارەزان لە بواری هونەری ڕکلام پرۆسەیەکە لایەنی هونەری تایە لایەنی میدیایی تایە لایەنی ئیتیک و یاسایی تایە لایەنی بازرگانی تایە لایەنی هونەریەکەی ئەنێ بێ شتێکی سەرنجڕاکێش و جوان بێ وەکوتم ئەبێت شتێک بێ کورت و پوخت بێ نابێت شتی دووبارە و درێژدا دڕی بێ ئەبێت ئەنی ڕێز لە کات بگیرێ ڕێز لە جەماوەر بگیرە ئێمەش بێ ڕێز لە کات بگرین دکتۆر پێمان دەزانین جۆرەکانی ڕکلام زۆرن ڕکلامی منداڵان هەیە تەنانەت کوڕان کچانی تر کاڵاکانی ژیان و پێداویستەکانی ژیان زۆرن هەر جۆرە و ڕکلامێک هەیە بۆ پێداویستیانە ئایا یاسایەک بنەمایەک هەیە بۆ دروستکردنی و ڕکلامانە؟ بڵێ گەر مەبەسمان لە کوردستان و عێراق بێت یا وڵاتان بەگشتیدارە لە 1924 لە ئەمریکا یاسای پاراستنی مافی بەکاربەر هەبووە لە عێراق یاسای ژمارەیەکی ساڵی 2010 سەردەمی مام جەلالە ئیمزاکرا یاسایەکی زۆر جوانە ئەگەر جێبەجێ بکرێت تەنانەت ینی سزای بندکردنی بۆ 3 مانگ تایە و سزای دارایی تایە تا 10 ملیۆن ئەوانە لە کورسانە یاسا بەرکارەکان لە وەقای عێراقیش بڵاو کراوەتەوە یەکێکە لە یاسا باشەکان ئەگەر کاری پێ بکرێت لە وڵاتانی پێشکەوتوو ینی تەمەنی ڕکلام لەوانەی خۆی بدا لە 300-400 لای ئێمە ئەو پەڕی بەڵێ لە ڕکلام لە میدیای کوردی ئەگەڕێتەوە بۆ نزیکی سەدەیە پێش ئێستا بەڵام وەکو چالاکیی میدیایی و بازرگانی لە 2023 کە جۆرێک لە کرانەوە جۆرێک لە گەشەکردنی کردی پیشەسازی و بازرگانی ئەوانە ینی بژێوی خەڵک و بواری ژیان ینی لە کوردستانە جۆرێک لە کرانەوە دروست بوو کۆمپانیا بازرگانەکان سەرمایه‌گوزارەکان هاتنە هەرێمەوە یاخود سەرمایه‌گوزاری خۆماڵی گەشەکرد لە هەرێمی کوردستانە یاسای ڕێخستنی ڕکلامی بازرگانی هەیە ژمارە 4 ساڵی 2019 سەدەمی دکتۆر ڕێوەسفایخ ئیمزاکرا بەڵام ڕاستی ئەم یاسایە لە یاسای کاری ڕۆژنامەنووسیشمانەیە ژمارە 35 ساڵی 2007 لەوێ باسی هیچ بە هیچ شێوە باسی بڕگەی ڕکلام نەکراوە بەڵام لەم یاسایی ڕێخستنی ڕکلامی بازرگانیە باسی ڕکلام کراوە بەڵام بە شێوەیەکی تێکەڵ و پێکەڵ بەڕاستی ئەنی سە من باسیەکەم بۆ نمونە ینی شتی باشی تایە مەسەرەن یەکێک لەو بنەمانی ڕکلامی تایە کە ئەبێ ڕکلام ڕازگۆیانە بێت ڕۆن و ڕەوان و ئاشکرا بێت و فریودان ئەوانی تانە بەڵام لەناو ئەم ڕکلامەیە مەسەرەن باسی ڕکلامی هاتوچۆ و ڕۆشنبیری و ڕکلام بۆ بابەتی پرسی نیشتیمان ئەمانە ئەنی پەیوەند نییە بە ڕکلامی لەگەڵ ناونیشانی پرۆژە یاساکە ڕێک ناکەوێت بەڵام لە هیچ باشترە دەستپێکێکە زیاتر باسی ڕکلامی پۆستەرات و لافیتەوانە کە شاشی ڕووناکی نەهاتوە ئێمە ئێستا دنیای دیجیتال میدیا و دنیای سوشال میدیا و کەناڵ ئاسمانەکانە ئەنی ئەبایە زیاتر و ڕوونتر بەشبەشی بکردایە ینی هەندێکی ناڕوونە هەندێکی کەم و کوڕیتیا هەیە ئەبا یاسای تایبەتتر هەبایە بە ڕێخستنی ڕکلام لە میدایە ڕکلام لە سوشال میدایە ئەنی ناونیشانی پرۆژە یاساکە ینی یاساکەت نەک پرۆژە بڵێن یاسای تەواوە کاری پێکرێ بەرکارە
ماوەی 3 ساڵە بەس ناوی یاسای ڕێکخستنی ڕکلامی بازرگانیە بەڵام لە ناو ڕکلامی بازرگانیە باسی بۆ نمونەڵێ ڕکلامی نیشتیمانی ئەوانە ئەبێ بە خۆڕایی بڵاوکرێتەوە لە 1 خولەک بۆ 4 خولەک لەمای 24 کاتژمێر ئەمە دەستکەوتێکی باشە بەڵام باسی ڕکلامی ژنگەی ناکە باسی ڕکلامی مناڵان ناکە سەنەڵێ مافی مرۆڤ و ژنان ئەخۆ ژنی شەر مرۆڤ ینی بۆ جیاکراوەتەوە لەوەیان خۆیان ینی تەمەیز و جیاکاریان کردووە لەمە و زیاتر وەکو وتم باسی ڕکلامی شاشی ئەلکترۆنی و پۆستەرات و عقوبە و غەرامەی تایە بۆ کەسێک مەسەن ڕکلامی لێ بکاتەوە ئەمانە ینی کاتی زیاتر بانگەشی هەڵبژاردن ئەوانەیە ڕکلامەکە ینی ئەو یاسایەت 4 لاپەڕێ من بینەوە 8 مادەیە بە هەردوو زمانی کوردی عەرەبی بڵاوکراتەوە شتێکی سەرەتاییە پێم وابێ هەندێک ڕێکخراوی مەدەنی و مامۆستای زانکۆشتیایە بەشدار بن جێی دەستخۆشیە بەڵام پێویستیمان بە یاسای باشتر و گشتگیرتر هەیە. زۆر چاکە دکتۆر لە وەڵامی پرسیاری پێشوودا وتت نابێت لە ڕیکلام کەسی بەرامبەر یاخود کەسی وەرگەری فریو بدرێت من ئەمێ بزانم چی شتێک دەچێتە قاڵبی فریودانەوە من بۆ نمونە ڕیکلام بۆم قەڵەماکەم ینی ئەرکی منە ئەوەیە کە ئەم قەڵەمە لای ئێوە خۆشەویست بکەم جاری وایە لە ڕیکلامەکە و قەڵەم و لێکا بە تیارەیەک ئەمە ئەچێتە قاڵبی فریودانەوەی ئەچێتە قاڵبی زیادەڕەویکردن لە وەسفکردنی کاڵاکان خۆی یەکێک لەو جەدەلانەی کە هەیە لە ڕیکلام وەکو وتمان ئەبێت کورت و پوخت بێت سەرنجڕاکێش بێت وە شتێک بێت ینی بۆی سەرنجڕاکێش بێت جوان بێت بە شێوەیەکی پێشکەوتو لە ئاستی کوالیتێکی بەرزە بەرهەم بهێنرێ بەڵام تۆ ئەبێت کاتێک ڕیکلام بۆ پێنووسێک ئەەکەی ینی شتێک نزیک بێت لەوەی کە ئەو پێنووسە مواسەفاتەکەی چیە نەک ئەوەی ینی لە قاڵبێکی خەیاڵی یاخود مبالغەیەکی زۆری تیا بکرێت کابراوتی ئەرێ ڕووبەنار هەیە وتی هەمانە بەسەوە نەخەست نییە ئەنی ئەبێت ڕیکلام دانی لایەنی ڕازگۆی تا ڕەچاو کرێت ئەمە مانع نییە لەوەی کە ڕیکلامەکە جوان و سەرنجڕاکێش بێت بەس ئەبێت ڕازگۆی تیا بێت نزیک بێت لە براندەکە و نزیک بێت لەو مارکەیەوە لەو کاڵایەوە کە ڕیکلامی بۆکەی بەڵێ ئەوە لە یاسای پاراستنی مافی بەکاربەرە ئەوە زیاتر هاتووە وەکوتم بەڵام لە هەرێمی کوردستانە یاسایکی تایبەتمان نییە بە یاسای پاراستنی مافی بەکاربەر ینی ئەوەی چێکە لە جەدەلەکانیشێک لەو ڕخنانی کە لە ڕیکلام ئەگیرێت لە ڕووی ئیتیچەوە ئەوەی ڕیکلام هەمیشە لایەنی باش و جوانی کاڵە و شمەکەکان ئەخاتە ڕوو لایەنی نەرێنی و لایەنە لاوازەکانی ناخاتە ڕوو نەک تەنیا پێنووس تۆ کاتێک مەسەن کرێمێک شامپۆیەک ئەکڕیت بەکارێ هێنی سیرەکی ئەو کوالیتیە نییە کە ڕیکلامی بۆ کراوە بۆیە ئەمە ئەڵێ ماڵی خەرب سەد بە ساحێبی ینی جاری دووەم تۆ ناچی ئەو کاڵایە ئەو کرێمە ئەو شمەکە بکڕیتەوە نەو ئەمە ئەبێت ینی نزیک بێت لە مارکەکەەوە نزیک بێت لە براندەکەەوە ینی نەک ئەوەی زۆر قەبەی بکەی یاخود زۆر درێژدا دڕ بێت ڕیکلامەکە ینی یاخود زۆر دووباریکەیتەوە کە جەماوەر بێزار بکەیت بەگشتی کۆمپانیا بازرگانەکان بەلای خۆیان نەدایشکێنن ئەو ئەرکەکەی ئەوەیە کاری بازرگانی ئەکات و بزنسمانە و بە دوای داهات و بە دوای قازانج و سەرمایە ئەگەڕێت بەڵام ئەوە یاسایە کە ئەو هاوسەنگیە دروست ئەکات کە بەرژەوەندی لایەنی ڕیکلامکار و بازرگان لەگەڵ بەرژەوەندی جەماوەرە ڕەچاو بکرێ و هاوسەنگیەک هەبێت ئەنجا بەشێکی لە کارەکانیش ئەکەوێتە سەر ویژدانی کەسەکە ویژدانی لایەنی ڕیکلامکار ویژدانی ئەو کەناڵە میدیایە ئەو کۆمپانیا بازرگانی ڕیکلامەکە ئاکات چونکە ئێستا تۆ مەسەن کاری میدیایەکەی بەشێکی بە یاسا ڕێکخراوە کارەکان بەشێکی ئیتیکە لایەنی ئەخلاقیە کاری ڕیکلامکردن کاری میدیایی بەرپرسیارەتیە بەرپرسیارەتی بەشێکی کۆنتترۆڵەکی ئەگەڕێتەوە بۆ لایەنی ئیتیکی و ئەخلاقی وجدانی ڕۆژنامەنووسەکە خۆی چونکە هەموو کاتی حکوومەت و یاسا بەسەرسەری تۆ نییە و چاودێری تۆ ناکە بەشێکی ئەکەوێتە لایەنی ئەخلاقی ڕۆژنامەنووسی اینجا وەکو باسم کرد ڕیکلامێکێکە لە ژانرە ڕۆژنامەنووسیەکان هیچی کەمتر نییە لە هیچ لە چاوپێکەوتن لە هەواڵ لە هەر ژانرێکی تری ڕۆژنامەنووسی بگرە لەوانش گرنگترە چونکە ڕیکلامێکێکە لە پاڵپشتە دارایەکانی میدیا ئەمڕۆ یەکێک لە سەرچاوەکانی داهاتی میدیایە زۆربەی میدیاکان ڕیکلام بڵاوەکەنەوە گرێبەستانێ لەگەڵ کۆمپانیا بازرگانێک هەندێک جار کەناڵێکی میدیایی جەماوەری بەهۆی کۆمپانیایکی بازرگانیەوە ئاستی بینەری دابەزێت تۆ ماوەیەکی ڕیکلامی بەکرێدی
ئەو ڕیکلامە زۆر دووبارەکەیتەوە یا بۆ کاڵاو شمەکێک ڕیکلامەکەی کە جێی سەرنج و جێی ڕەزامەندی بایەخی جەماوەر نییە جەماوەر کە ئەو ڕیکلام بڵاوەکەی تۆ ئەگاتە ماوە ڕیکلامەکە بە کۆنتترۆلەکەی کەناڵەکە ئەگۆڕێت کەواتە تۆ لێرە زەرمەند بووی ئەبێ کەناڵە میدیایەکانیش لە ئەخلاقێکی ڕۆژنامە نووسی و میدیایی ڕیکلام بۆ هەموو کۆمپانیایکی بازرگانی بۆ هەموو جۆرە کاڵایەک نەکەن. جگە لە کەناڵە میدیایەکان زۆر جار لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ڕۆژانە ڕیکلامی زۆرمان بەرچاو دەکەوێت بۆ کاڵایە کا لە ڕێگەی ئۆنلاینەوە بێت بێگومان ئێمە کاڵایەمان نبینەوە تەنها لەو ڕێگەیەوە داوای دەکەین و دواتریش بەو شێوەیە دەرناچێت کە لە ڕیکلامەکەدا وەسف کراوە ئەمە بۆچی دەگەڕێتەوە ئایا لایەنێکی پەیوەندیدار نییە ئەو یاسایەک دەرکا بۆی ئەو ڕیکلامانەکەم کاتەوە یاخود نامێنێ خۆی باری سوشال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان ینی فەزایەکی مەجازیە فەزایەکی خەیاڵیە ئەنی ئەمە تەنیا نەک بۆ ڕیکلام بۆ سەرجە کایەکانی ژیان کێشەی دروست کردو مەسەلی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکان لەبەر ئەوەی کۆنتترۆل ناکرێت لە ڕووی یاسایەوە ناتوانانی کۆنتترۆلی بکەیت و لە ڕووی سکوریتیشەوە بە هەمان شێوە وە تۆڕێکی جەماوەریە هەموو جۆرە خەڵکێکی تایە هەر لە حیزبەکان هەر لە کۆمپانیەکان هەر لە کەسێتەکان تاوەکو خەڵکێکی خوێنەواری نیچە خوێنەوەوان و کۆمپانیا بازرگانیەکان بە لێشاو ڕیکلام بڵاو ئەکرێتەوە کە ئەمە بۆتە دیاردەیەکی میدیایی جێ لێ توێژینەوەی لە ڕووی سایکۆلۆژی لە ڕووی بڵین دەرونی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی میدیایی کاری لەسەر بکرێت ئەم بابەتە ینی مەسلەی ڕیکلام لە تۆڕە کۆمەڵایەتەکان ینی ئێستا جێی سەرنجی جەماوەرە و زۆرترین بازارگەری ئەلکترۆنیک مارکێتین لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان و سۆشیال میدیاوە ئەکرێت زەوابیت هیچ زەوابیتێک نییە لە بنباسی عێراق کوردستان و کرد یاسایەک نییە بە ڕێخستنی ڕیکلام لە سۆشیال میدیا نەکەر ئەو هەر یاسایەک نییە بە سۆشیال میدیا بە یاساکانی تر کارەکرێ لەم لاشۆ تۆ بەرگەیەکی یاسایی یا قاعدەیەکی خانیوەنەڵێ لا عقوبە ولا جەریمە ئیلا بالنەص شتێک بە تاوان و بە ئەوە دانان لێ سزای نییە کە بەرگەیەکی یاسایی لەسەر نەبێ مەسلەی تۆڕە کۆمەڵایەتیەکان چەندێک لایەنی ئەرێنی هەیە ئەوەنە لایەنی نەرێنی هەیە ئەوەی بە تایبەتی جۆرێک لە فریودان و خەڵکانێک دارێت سوشال میدیای هاوڵاتیە میدیای حیزبە سیاسەکانەوە میدیای کۆمپانیا بازرگانەکان و هەموو خەڵکە سیرەکەی لەوێ زیاتر دەرفەت ڕەخساوە لەبەری تۆڕێکی تەفاعلی و ئینتەراکتیڤە خێراترە ئاسانترە بەرفراوانترە جەماوەرێکی زۆرتر ئەیبینێت کاریگەری و کارلێکی لەگەڵەکات بۆیە زۆرتر کۆمپانیا بازرگانەکان یاخود گروپەکانی فرۆشتنی کاڵا و ساختکردنەوەی کاڵا و باری بازارگەری ئەلکترۆنی پەنابەنە بەر تۆڕە کۆمەڵایەتەکان و هیچ فلتەر و چاودێریشی لەسەر نیە وەکو تۆ ئەڵێیت بۆیە لێرەیە شتی باش و خراپ ئەخرێتە ڕوو بەڵام ئەوە ئەکەوێتە سەر ئاستی ڕۆشنبیری تاکەکان کە بتوان چاک و خراپ لە یەکتر جیاکەنەوە وە کارای کاڵەی ڕەسەن و ناڕەسەن ساختە و ئۆریجینال لەکتر جیاکەنەوە و ئەمە ڕاستە بۆ سەرجەم بوارەکانی تریش لە بواری بانگەشەی سیاسی و لە بواری کۆمەڵایەتی و هەموو ئەوانە زۆر چاکە دکتۆر تا چەندە گرینگە ڕەچاوی ئەوە بکرێت کە ڕیکلامەکە لەکوێ بڵاو دەکرێتەوە بۆ نمونە من ڕیکلام بۆ یاریەکی منداڵانەکەم اونجا بوومە لەسەر شاشی NRT یەک بڵاوی کەم و یاخود بچمە سەر NRT سی منداڵان ینی تا چەندە گرینگە تا گرنگی بۆ بدات لەکوێ ڕیکلامەکەی بڵاو دەکاتەوە ئایا هەروە ئەمە ئەو پرسیارش بکەم کام لە ئێستادا میدیاکان زیاتر ڕۆڵیان هەیە لە ناساندنی کاڵاکاندا یاخود سۆشیال میدیا ئێستا بڵین مەسرحەکەی بۆ خۆی گرتووە بەڵێ دیارە سۆشیال میدیا و میدیا ینی سۆشیال میدیا بە جۆرێک لە میدیای نوێ دەئەنرێت ئەوە پێویستی بە توێژینەوەیە بۆ ئەی من وەڵامێکی ڕاست و دروست بەمونەك شتێکی ئەوە بێت خەمڵاندن و تەخمینی بێت وەکوتم پێویستی بە توێژینەوەی ینی لە زۆر بارە لەسەر سۆشیال میدیا و ڕیکلام لە سۆشیال میدیا و ڕاهەندەکانی و کاریگەریەکانی لەم سەبارەت بەوەی تۆ مەسەن ڕیکلامێک تەیە لەکوێ بڵاوێکیتەوە ئەمە کەوێتە سەر سروشتی کاڵاکە و جۆری کاڵاکە و فەلسەفەی کارکردن و بودجەی ئەو کۆمپانیایە ئەو لایەنی ڕیکلامکارە بەڵام تۆ بەپی سروشتی ڕیکلامەکە و جۆری ڕیکلامەکە و جۆری جەماوەر و جۆری ئامانجەکەت دەستشاکردنی ئامانجەکەت یانە پلان میدیا بۆ خۆی ڕیکلام لە میدیایە یاخود ڕیکلام لە هۆیەکە ئامرازەکانی بڵاوکردنەوە بە پلانی پێشوەختە بێ جۆری پەیامەکەت دەستیشانەکەی جۆری جەماوەر جۆری ئامانجەکەت بودجا تایم تەوقیت لە چ کاتێکە بڵاوێکی تۆ چۆن بڵاوێکی تۆ بە چ ئامانجێک بۆچی لە چ وەرزێکە ئەمانە هەمووی تەحەکوم ئەکا بەوەی کە تۆ وە چ جۆرە ئامرازێک هەڵ ئەبژێری دیارە لایەنی بودجە و ئەوانە فەند و لایەنی سپۆنسەری ئەوانە ینی
کاریگەری زۆری هەیە و فاکتەرێکی گرنگە بۆ ئەوەی تۆ ڕکلامەکە لەکوێ بڵاوکەیت و دیارە ڕکلام لە ئێزگای هەرزانترە لە ڕکلام لە تەلەڤیزیۆنە ڕکلام لە ڕۆژنامەیە لەوانەیە هەرزانتر بێت لە سوشەل میدیا یاخود بە پێچەوانەوە بۆیە تۆ هەوڵ ئەدەی هەمیشە چۆن تۆ ئەچی بە بازار کاڵای چاک و باش و هەرزان کام سێ سیفەتە بەیەکەوە ناگونجێت چاک و باش و هەرزان بێت بۆیە تۆ شەوڵ ئەدەی ینی کاتێک ڕکلام ئەەکەیت ڕکلامێک بکەیت کە کەمترین بودجە تەرخان بکەی و زۆرترین جەماوەر بیبینێت و زۆرترین کاریگەری هەبێت و زۆرترین قازانج بکەیت بەڵام لە دنیای ئەمڕۆیە بە حکمی ئەوەی وەکو وتم کە ئێستا بۆ نمونە تەنیا فەیسبوک کە جۆرێکە لە تۆڕە کۆمەڵاتەکان نزیکی زیاتر لە 3 ملیار کەس بەکاربەرێتی لە جیهانە لەوانەیە ئێستا ئەم ینی هەر کەناڵە کوردەکان دەیان کەناڵی ئاسمانی هەیە لەم شارە و لەم هەرێمە بچووکەیە بەڵام ئەوەی زیاتر بەردەستە زیاتر خەڵک جەماوەر لە ڕێگەی ئایپاد لە ڕێگەی مۆبایلەکەیەوە پەیوەستە بە تۆڕە کۆمەڵایەتەکان و سۆشیال میدیا ئاسانتر تۆ توانی بستە سەر تۆڕە کۆمەڵایەتەکان و ڕکلامەکان ببینیت و کاریگەریشی زیاتر و ئاسانتریشە تەنانەت لە پرۆداکشن و دیزاینکردن و ستافێکی کەم و بودجەیەکی کەمی ئەوێت بەڵام لەوانەیە هەمان ئەم ڕکلامە بێنی مەسەلەن گرێبەستێک بکە ئەم کۆمپانیایە لەگەڵ دامەزۆی میدیای نالێ لەگەڵ ئەنئارتیە لەوانەیە پارەیەکی زۆری بوێت بەڵام تۆ ئێستا بۆ نمونە ئەگەر ڕکلام بۆ کەلوپەلی مناڵان و هەندێک شت ئەکرێت سەیرەکی هەندێک کەناڵی مناڵان هەیە لە وەرزی خوێندن یا لە وەرزی تایبەت لە بۆنێکی تایبەت سەیرەکی لە کەناڵەکانی مناڵانەوە بڵاوەکرێتەوە هەرچەند ئەمانە زۆر زار سەر ئێشە دروستەکە بۆ دایک و باوک جاری وایە کەناڵێک لە نێوەشەوە ڕکلام بۆ هەندێک شتی مناڵانە کاتی یاخود بۆ شتی جوانکاری تەماشاکی مناڵەکە من خوێن بۆ نزیکی 130 مناڵان یەکێک لە توێژینانی بینیم لە هەرێمی کوردستان کراوە لە نیوەشەوە داوای خواردن داوای ئایسکرێم داوای جلوبەرگ ئەو شتانی کە ڕکلامی بۆ ئەکات زۆرێک لەسەر ئێشە و کێشە دروستەکە بۆ خێزان بەڵام بەگشتی تۆ بەپی جۆری ڕکلامەکە ینی ئەگەر کەناڵێکی تایبەت بوو بە ژنان توانی جلوبەرگی ژنان و خانمان و ئەوانە میشاج هەر بابەتێک بێت ینی بڵاوکەیتەوە یاخود ئەو بابەتانی کە پەیوەستە بە مناڵانەوە ئەکرێت لە کەناڵێکی پەروەردەی لە کەناڵێکی مناڵان بەخش بڵاوی کە تو چکە مناڵ زیاتر بینەرێتی و بەڵام گرنگە دایک و باوکیش تەماشای ئەو کەناڵانە بکەن نەک مناڵەکانیان بەلای تەلەڤیزیۆنەکە بەجێ بێڵن خۆیان مەشغوڵن بەکاری تر ئەوانە زۆر زۆر گرنگە بەڵام لە هەرێمی کوردستان ڕکلام یعنی گەشەی کردووە لە زۆر وەکو دیاردێکی میدیایی بینی چۆتە ناو هەموو کەناڵەکانەوە دامەزراوە میدیایەکانیش بیریان لەوە کردوێتەوە کە ڕکلام بڵاو بکەنەوەکو سەرجاوەیەکی داهات و پاڵپشتێکی دارایی بۆ کەناڵەکانن بەڵام لە هەمان کاتشا کۆمەڵی کێشەی هوەری و لایەنی سیناریۆی لاواز و دووبارەکردنەوەی ڕکلامەکان ینی جاریوە هەیە ئەم ڕکلامە لە چەندین کەناڵ بڵاوە کرێتەوە لە یەک کاتە زۆر گرنگە تۆ لە ڕکلامە هەوڵ بدەی کەناڵی ئامرازی هەمەجۆر بگریتە بەر بۆی زۆرترین جەماوەر بیبینە بیبیستە بیخوێنێتەوە لە سوشەل میدیا ئەتوانی بڵاوی کەیتەوە کەناڵی ئاسمانی لە ئێزگەیەک لە ڕۆژنامە لە گۆڤار لە شوێنە گشتیەکان ئەوی پێوترێ ئاو ئەدڤێرتایسین ڕکلامی دەواازە شوێنە گشتەکان بەڵام ناکرێت و ئەم ڕکلامە لە 6 کەناڵی ناوخۆی بڵاوکەیتەوە مەسەن ئێستا برنج لای ئێمە هەمووی ئەڵێ برنجی 11 نمرەیەک هەمووی نمرەیەکە یعنی مەسەن بۆ شیرێک بۆ دایبێ سیرەکی لە هەموو کەناڵە ناوخۆیەکان بڵاوە کرد هەر هەمان دەموچەوە هەر هەمان ڕکلام ئەکرێ ڕکلامەکان بۆ هەمان بابەت بیکەی بەڵام بە شێوازی جیاواز ینی بەرهەمی بهێنی سیناری جیاوازی بۆ بکەی بەڵام بۆ هەر هەمان کاڵا بێت هەمە جۆر بێت سپاس بۆ دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستای زانکۆ سپاس کە لەم تۆری بەیانی باش کوردستان لەگەڵ خۆشەویستان لەگەڵتان بەردەوام دەبین بەڵام لە ئێستادا وچانی گوێ دەگرین